دەستان خۆش بێ ماندوو نەبن. دەستان خۆش زۆر زۆر بەخێر بێنەوە بەم پارچە میوزیکەی مامۆستای ئاواز و ڕەسەنایەتی کوردی مامۆستا حەسەن زیرەک دەبینە میانی ماڵەکانتان بەهانیتان باش بێت ڕۆژێکی نوێتان باش بێت بە هیوای هەموو لایەک لەر ساغ و تەندروست باش بن. ئەمڕۆژ لەگەڵمان بن کۆمەڵک بڕگە و بابەتی نوێ بە یارمەتی هاوکارانمان ئامادەیە و لەگەڵ هاوکاری سەرەکی منانە پرۆگرامەکەتان پێشەشەکەین لانە بانیت باش. بانی تۆ باشتر بێ ئاری بانی باشیش لێەوە کاکەوەلی کاکە ژەنیار بانیتان باش بێت. بینەرانی ئازیزیش بانی ئێوەی خۆشەویست باش ئومێدمانە هەموو لایەکتان ئەمڕۆ تەندروستێکی زۆر باشتان هەبێ و ئەمڕۆتان پڕ بێ لە وزە و لە تەندروستێکی زۆر باش. ئەمڕۆژ من لەگەڵ تاوی هاوکاران مۆرەوە ئاری هەوڵین پرۆگرامێکی تایبەتان پێشکەشکەین وەکو ئاریش باسی لێوە کردە سپێکی پرۆگرامەکە بە ئەو پارچە میوزیکە تایبەتەی هونەرمەندی گەورەی کورد مامۆستا حەسەن زیرەک دەستمان پێکرد بگومان ئاری ئەو هونەرمەندانە خۆیان لە ژیانان نەماون بەڵام هەمیشە بە بەردەوام بەرهەمەکانیان لە گوێمان نازرێنێتەوە هەمیشە بە بەردەوام بۆ نمونە قەت گوێمان لێ نەبوو بڵێ ئەم بەرهەمانەی ترکۆم بۆ تاو با گوێیان لێ نەگرین هەر ئیتر بە بەردەوامی هەستەکەی ڕۆحێکی تازە بەبەر ئەو بەرهەمانایەتەوە بۆیە ئەمڕۆژ لەگەڵ ئەم دوو میوزیسیانە ئازیزە ئەمانەوێت کەمە قسە لەسەر مامۆستای گەورە حەسەن زیرەک بکەین با بزانین ئەوان چۆن قسە لەسەر ئەم هونەرمەندە گەورەیەکانیان بە نەمریە مێنێتەوە ئەم نەمریە چی ئەگەێنێت ئێمە بۆچی بۆ منە کەی گوێ لە حەسەن زیرە بگرین ئەمە پرسیارێک یعنی میشە لە خۆمانیەکەین تۆ بڵی بیانین گوێی لێگرم تۆ بڵی نێوەڕوان ئێواران بیرمان نەچێت هەندێک هونەرمەندێ تایپی هەیە من دڵنیامەوانیش لەگەڵمان لەم قسەیە تایپیەوەی هەیە کە دەبێت چ کاتێک تۆ گوێی لێ بگری چ کاتێک لەگەڵ ئەم دەنگە و ئەم تۆنە هی ئەم بەیانیانە اینجا زۆر زۆر بەخێر بن کاکەولی دوو کاکە ژەنیار لەسەر حەسەن زیرەک لەگەڵ قسەکانمانیان ئەگە لەگەڵیشپان نەبم بڵێ نەخێ لەگەڵ سەرەتا بەیتان باش بەینی باش لە سەرجە مستافانی عزیز و بینەرانی کەناڵ عزیزەکەی کورسات ئەمڕۆ کاگە ئاری یعنی ناکرێ بڵین تەنها باس لە هونەرمەندیەکەکەین باس لە کەسایەتیەکەکەین حەسەن زیرەک فۆرمە حەسەن زیرەک کللتورە حەسەن زیرەک هێمای وڵاتێکە گەلێکە نەتەوەیەکە حەسەن زیرەک ناتوانین بە ئاسانی بڵین هونەرمەندێکە و بەسەریا تێپەڕین و قسەی لەسەرانەکەین ڕاست حەسەن زیرەک لەدایک بووی 1920 لە شاری بووکان کوڕی حەسەنی مەلا عەبدوڵڵای پێڵێن حەسەنی عەبدوڵڵای پێڵێن ئەم کەسە ئەم هونەرمەندە ئەم ئاواز بێژە ئەم دەنگ بێژە لە مناڵیەوە خولیای ئەوەی هەبووە کە بۆ نمونە چالاک بێت و ئازا بێت و لە کارکردنا چۆن بتوانێت فریای بژێوی ژیانی خۆی و ئەم هەموو بابەتانە با بڵین لە حەسەن زیرەکە هەبووە پاشان بژێوی ژیان کاگاتە تەمەنێک بژێوی ژیان وای لێکا کە بۆ نمونە ڕوو لە چەند شوێنێ بکات کار بکات و تروای لێت کە لە چاخانەکانە یاخود لە دانیشتنەکانە لە کاتی پشوات دەنگوێژی گۆرانی ئەڵێ سەرنجی خەڵک بۆ خۆی ڕاکێشێت حەسەن زیرەک من خودی خۆم ئەمە ڕێی تایبەتی خۆمانی هەمیشە باسی یەکەم ئەڵێم کارەکانی حەسەن زیرەک و ئاوازەکانی حەسەن زیرەک هیچی فەرق نییە لەگەڵ تابلۆکانی پیکاسۆیە هیچی فەرق نییە لەگەڵ مۆنالیزایە کاتێکە کە لە متحفی لۆفەرە لە مۆزەخانەی لۆفەرە کە مۆنالیزان بینی بڕواو هەبێ ینی هیچ جیاوازی نەبوو بۆ من لەگەڵ حەسەن زیرەکە ئەمەنە جوان بوون حەسەن زیرەک هیچی فەرق نییە لەگەڵ پاڤارۆتێ کە دەنگ بێژێک و ئۆپێرێستێکی زۆر زۆر بەناوبانگە ئەمە حەسەن زیرەکە ئەوە چییە ئەوە چیە وای کردو ئەوان ئەم ڕوانگە و ئەوم فۆرمە بن بەم کەسایەتی و هونەرمەندە گەورانیان و ئێمە وانەبی جوانی سێرەی وڵاتانی ڕۆژئاوا لەوەی هەیە کە بۆ نمونە ئەم هونەرمەندانیان کردو بە فۆرمێک ئەخوێنرێ لەسەری حەسەن زیرەک تۆ قسەیەکی زۆر جوانەکە وتت حەسەن زیرەک یعنی پێمان باشە لە چ کاتێکا گوێی لێ ڕابگرین ئێستا بۆ نمونە لە عەرەبە لە وڵاتە عەرەبیەکانە ئەڵێن فەیروز هێمای بەیانیان بەیانیان گوێ لێ بێ کەلسوم وا باشترە یا عەبدولحەلیم وا باشتر نیوەڕوان گوێ لێ بێ حەسەن زیرەک کاتی نییە ناتوانانی بڵی لە کاتێکە یان لە وەرزێکە لە هەموو وەرزێکا گۆرانی وتووە لە هەموو کاتێکا گۆرانی هەیە هەموو ئاواز هەموو جۆرە ئاوازێکی هەموو ڕەنگێکی هەیە هەر حەو ڕەنگەکەی تایە ئەنجا جوانێکی لەوەیە بۆ نمونە هەستاوە لەگەڵ ئەو ئاوازە جوانانەیە شعری شاعیرانی گەلەکەی ئێمەی بەکارهێناوە بۆ نمونە مەولەوی نالی مستەفا بەگی جاف ینی سوودی لە موکریان بینیوە سوودی لە کۆمەڵە کەسی جوان بینیوە ئاوازەکان چەند جوانە ئەوە شعری جوانشی بەکارهێناوە ئەمەیە حەسەن زیرەکانی ئەتوانم من ئێستا بە تەنانەت کچەکەی خۆم کە لە ماڵەوە
وام لی کردووە کە بەشێکی گۆرانەکانی حەسەن زیرەکی لەبەرە بەشێکی گۆرانەکانی مامۆستا عەلیمەردانی لەبەرە ئەمانە گرنگە کە بۆ نمونە بیچەپێنین بە گوێی مناڵەکانمانە بە گوێینەوەکانە لەبەر ئەگەر ئێمە ئەمە نەکەین فەرامۆشەکرێ لە ئایندەیە نەوەی داهاتوو لە زانکۆ بێ یاخود لە پەیمانگا بێ یاخود لە دەرەوە بێت باشە هیچ زانیاریکی دەربارەی حەسەن زیرەک نابێت کاتێک کە تۆ سەفەرەکەی بۆ وڵاتان تەنها بینینی بۆیڵدەکان بیناکان نییە کە تۆ بڵێ تەلارەکان نییە بڵێ ئەمە هێمای وڵاتێکە نەخێر کاچیتە وڵاتێک سێری فەرهەنگ و کەلتور و زمان و نەتەوەکەیان با شتێکی تر بڵێم لەسەر ئەم بڕگەی کاوە بڕیارمانداوە هەر جاری باسی هونەرمەندێ بکەین و بەسەرکردنەوەیکی کورد ینی خۆی من ناتوانین ڕەنگە باسی حەسەن زیرەکەین بە دەیان تێژینەوە ناتوانین ناقیشی زۆر جار لەم ماوەی کورتەی کە خۆشبەختانە مادەم بڕگەکە چۆتینەوە خەڵکەوە پیان خۆشەکە هەندێک زانیاری چەند لەسەر زاری ئێوە جۆلە بێ هەندێک ڕابۆچوونی زۆر جیاوازە بیستم تۆڵی منداڵەکەم مالێ کردووە کە دانیشتێ بە دیار مامۆستا عەلیمەردان و حەسەن زیرەک تەنها هەندێک بۆچوونیانوت یادێتی یادی کۆچی دوایەتی یادی لەدایکبوونی مامۆستا حەسەن زیرەکە ئیمام لێی فڵانە ئێمە بێ هەروابین ژەنگەر من حەزەکەم تۆ وەڵامی ئەمەم بیتەوە دەبێ هەر لە کاتی یادی کۆچی دوایی و لە دایکبوونەکانیان یادیکەین بەردەوام ئەمانە ئێمە وەکو گۆرانی ئاواز گوێیان نەیەگرین بەڵام وەکو ناوەڕۆک و فۆڕم چەند گرنگە ئەمانە بینەوە بەژوینەوەی نوێ بێگومان لەگەڵ بۆ چوونیان نیم ینی کە زۆری نەکە هەیە تەنها وەکو یادکردن یا تەنها لەو کاتا بیریانەکەوێتەوە کە بۆ منە یادی مەراسیمێکە شتێکم ئەبێ هەمیشە لە ناو دڵمان نابێت چکە مامۆستا حەسەن زیرەک یا مامۆستا ماملێ بێ هەر مامۆستا عەلیمەردان بێ ڕاستە ئەو سەردەمە زۆر پێشکەوتن نەبووە بەڵام زیاد لە 500 بۆ 600 بەرهەمیان هەیە لە دانیشگاکان زۆرینەشیان ڕیکۆرد کردووە بەداخەوە زۆرینە ئەو هەموو ێستا ڕیکۆرد بکرایە گەورەترین شاکارە بوو لە بەز لە ناو باشووری کوردستان باسیەوانی تر ناکەم و من لە هەما کاتیشە چەند برادێک مەیە کە خەڵکی ئەمریکان یا خەڵکی چینن یا کۆریان بۆ منەیوت لەسەر بۆ منە کورد ئێمە زۆر لەسەر کوردمان نەخوێنێتەوە بۆ منە هەنێ مێژوم بۆ ناردن نێشتم بۆ ناردن ناما کاتاوتمان ئێمە مامۆستا عەلیمەردان مامۆستا حەسەن زیرەکمانەیە مامۆستا حەسەن زیرەکی گوێ لێگرت وتی بەڕاستی ئەمە شاکارە وتی ئەو قورگە ئەو لەرینەوە نەبرێت چییە پێوەی وتی لەناو ئێمەشە ئەو کەسانە زۆر بە نرخانی ئەتوانین بڵێن پایەکی خۆی هەیە وەکو مۆزەخانەیە وایە بۆ منە شتێ ئەمێنێتەوە دوای چەند ساڵ هەردانرێ وەکو خۆیەتی بەڕاستی مامۆستا حەسەن زیرەک خۆی شاکار بووە ڕاستە نیو سەدە ژیاوە بەداخەوە 51 ساڵ ژیاوە 1972 وەفاتی کردووە بەڵام من ئەڵێم هەمیشە کارەکانی هەروکو وتمان هاوڕێم کاگوەلی باسی کرد زیاد لە 200 بۆ 300 حسابی ئەوەی کردووە کە هەست چییە پێشەموش هەست و ڕنگ چییە ڕۆماتیکی هەیە کلاسیکی هەیە مۆدرنی هەیە نەبرەکانە گۆڕێ لە هەنێ شوێنە تەنانەت هەنێ موزیکی ئازەربایجانی بەکارهێناوەی ڕەنگەکەی گۆڕێ کردوی بە کوردی تا کردوی بە باشە کاتە ئەمەیە وای کردووە کە هەمیشە بەرهەمی ئەو هونەرمەندە نەمرانە بزیندوێتی لە دڵی ئێمە بمێنێتەوە هەمیشە حەز بۆ بکەین کە ئیتر لە دەستپێکی ڕۆژا بە یاخودک و کاکە وەلی دوتی هەر کاتێک ئێمە حەزمان لێبێت بمانەوەی گوێ لە دەنگی ئەو هونەرمەندانە بگەین ئەمانەیە وای لێ کردووە ئەمە پێوترێت داهێنان هەما کاتە چونکە بۆ نمونە من گوڵێکم حەز لێ لەوانەیە ئاوا بیبینم بەڵام لەوانەیە حەز بکەم جۆرەتی و جیناتەکەی بگۆڕم خۆم بینی خۆم داهێنانی خۆم بێ ئەم گوڵە وای لێت خەسڵەتێکی جیناتێکی وەرەگرێت کە منیش چۆنڵی خۆم دەستکاریم کرد بێ یعنی پێشتر دەینی سروشتێکەوە خۆم دەستکاریم کردو بە بوونێتێکی تر قسێکی مامۆستای گەورە میوزیشەنی بەناوبانگی کورد و کوردستان مامۆستا مستەبای میرزادە هەیە تەنانەت بە ڕیکۆردیش ئەنجامیان ناوە بە دڵێکی پڕەوە و قسەیەکە بە دڵێکی پڕەوە ئەڵێ هیچ شتێک کاریگەری ئەڵێ من زۆر کارم کردووە موزیکی فیلم زیاد لە 42 وابزان بۆ 50 موزیکی فیلم ئەنجاماوە چەندەها کاریکە چەندەها کۆمپەتیشن و مسابقە و پێشبڕکێ لەگەڵ چەندەها کەسا بۆ منەوەکو مامۆستا شەجەریان و چەندەها مامۆستای بەناوبانگی بۆ منە ئێران و کوردستان ئیشی کردووە بەقەدر یەک تۆزی مامۆستا حەسەن زیرە کاریگەری بەسەر منەوە نەبووە بە دڵێکی پڕۆڵێ ئەڵێ بەشێکی زۆر لە ئاوازەکانیشی مامۆستا مستەبای تەنانەت لە شوێنێکە ئەڵێ مامۆستا حەسەن زیرەک دەریایەکە و من دڵۆپێکی دەریایە لۆ کاتە دڵی پڕە بێ تەنە باوەڕکە ینی لۆ کاتەیە بە دڵێکی پڕەڵێ مامۆستا حەسەن زیرەک دەریایەکە من دڵۆپێکم لە ئاسیا ئەڵەوەی مامۆستا بزە بدواشە هەتاکو بۆ منە پێش مامۆستا پێشەوەی چای بە مامۆستا حەسەن بکەوێ
بۆ منە زیاتر بۆ پێی کە لە ناو ئێرانە بووە زیاتر ئیشی بۆ منە فارسی بەڵێ موزیکی فارسی کرد بەڵام کە ئەوە بینێ لە ڕووی ژەندن و ڤێبراتۆ و ڤێبراتۆ لەرینەوەی ستایلەکان بە تەواوی بێ بە کوردی لە ینی حتا بواری نەستژەنی هەستی ئەگۆڕێ لە دوای ینی با سێری ئەو بەراورد دەکەین پێش مامۆستا حەسەن و دوای مامۆستا حەسەن مامۆستا مستەفا ببینی زۆر بە تەواوی گۆڕاوە دوای بڵێن لە 100 گۆڕاوە لە کارەکانیە بە تەواوی کە بە تەواوی بڵێن کوردیە کاتێک کە ڕووە کاتە بەغدا بۆی بتوانێت بژێوی ژیانی تر سەختە بێت لەو بەڵێ تووشی دەربەدەری زۆرە تووشی دەربەدەریکی زۆرە بێ لە بەغدا چاوی بۆ مامۆستا علی مەردان هەکەوێت لەوێ پەیوەندیکی زۆر باش دروستە بێت هەنی هەر بۆ بزانین کاگاری کە ئەم کەسە زۆر بلیمەت زۆر لێ هاتوو بووە لە 4 کەناڵی ڕادیۆیی باڵین ڕۆژانە دەنگی پەخش کراوە بەغداد قاهیرە کرماشان ئەسپان باشە بە بەردەوامی ڕۆژانە ئەڵێ تەنانەت ئەوانەی ئێران ڕۆژانە دەنگ کۆ کراوەتەوە لەسەرەوەی کە زۆربەی زۆری کاتەکان ئاوازەکانی حەسەن زیرەک بێت لەو کاتەیە ئەگەر ئەمە نەچێتە نێو خەڵکەوە ئەگەر ئەمە نەگا بە هەستی خەڵک چۆن ئەمە داوا ئەکرێ چۆن بۆ نمونە من گۆرانی وەکو هەوری لار ئەوی مامۆستا حەسەن زیرەک ئەگەر نەچێتە ناخمەوە چۆن بەو شێوازە بتوانم ئەسپیکەم ئەگەر چۆن نەچێتە ناخمەوە چۆن بتوانم جوێ لێ ڕاکەم چۆن لە مۆبایلەکەم داینم چۆن بە سێدەیەک بیکڕم و هەڵیگرم وەکو داتایەک بۆ دڵخۆشی ینی بڕاتە بێ ئێمە لە کوردستانە کللتوری زۆر جوانمان هەیە هێمای زۆر جوانمان هەیە لە ئایکسپۆڤانس باشووری فەرەنسا بووم یادی جلی کوردیمان کردەوە ئەوەی تر کورد لە هەندێک لە وڵاتەکانە تاکوستە بەس بە ناوە ناسراوین باشە لێیشە لە شەقامەکانە بێکەوە بین لەگەڵ هاوڕێیانەوەمان جلی کوردیمان لەگەڵا بوو خەڵکی ڕسمیە گرتین هیچێکە لەوانە ڕایگرتین وتی ئێوە کوردن وتم بەڵێ هەستمە کرد دوو باڵم هەیە و خەریکە ئەفڕم لە کەیفە وتم بەڵێ وتی ئێوە زۆر قارەمانن کللتورێکی زۆر جوانتان هەیە بەدەر لەوەش ئاوازی زۆر جوانتان هەیە لە باشووری فەرەنسا باشە کە وڵاتێکە من خودی ینی من نوکتەیەکی لەسەر خودی خاڵم باشە 34 بۆ 35 ساڵ حەمید دەروێش سڵاو ڕێزمێ لێرەوە شێوەکاری زۆر بەناوبانگ لێ حەمید دەروێژ ئەڵێ 35 ساڵە لە پاریسە ئەڵێ منە تاکوستە ئایکسپۆڤانسم نبینیوە فەڕەنسیەک لێوە بڵێ من کوردە ناسم ئەمە زۆرە ئێمە بەڕاستی کللتورێکی زۆر ڕاقیمانەیە زۆر جوانمانەیە کاکەوەلی تۆک و ئەندامێکی ئۆکسترا بەڕای تۆ تازەکردنەوەی ئەم بەرهەمانە تا چەند بە گرنگ و بە پێویستە زانی من ئێستا ئەوەی کراویشە ینی هەندێک بەرهەمی بەڕاستی سیرەکەی شاکارێکی ئۆرکسترایی لە پشت هەستەکەی ئەتوانی بکەیتەوە شاکارێکی تر بەڵام پرسیارەکەی لانەش دڵێم هەرەوەیە توانێت حەقی خۆی بیتەوە ئێمە جوانی ئاوازەکانی ئێمە لە چیایە بۆ نمونە ئێستا لە ڕۆژئاوا لە ئەوروپا ئاواز دروست دەکەن ڕێکی ئەخەن چی بۆ بڕازێنەوە ئێمە ئاوازەکانمان هەیە دقەکانمان حازرە باشە دا ڕێژاوە زۆر بە جوانی زۆر بە ئەکادیمی ئەوان زۆر بە ما بڵین لەسەر نیەتی خۆیان ئەو ئاوازانیان وتووە بەڵام زۆر بە ئەکادیمی وتراوە هەمووی ئامادەیە بۆیە من لە زانکۆی سلێمانی کاتێکە بەشی کۆمپۆزیشن و فەند زیاتر چەختم لەسەر ئەوە کرد کە چۆن بتوانم بەرگێک بۆم ئاوازانە دروستکەم و ئێستاش بەردەوامم زنجیرەیە کارم هەیە لە چەنەڵی یوتیوبی خۆمە هەمە و لە داهاتوە کۆمەڵێک کارم ئامادە کردووە بۆم ئاواز بێژانە بۆ ئەم هونەرمەندە نەمرانە دەبروی هەمیشە ئەمانە زیینون کێ ئێڵێ ئەمانە بمێنێتەوە موزیسیانانی کورد ئەمە ئەرکی سەرشانی ئەوانە نەک من نەک کاکژەنیار نەک ئێوە بەگشتی هەر هەموو ئەرکی ئەمانە ئەمە هەڵمانگرتووە دڵۆپێکە لە دەریایەک لەنێو ڕۆژێکی بێگومان ینی ئەمە جی دەستخۆشی و جی ڕێزەکەەوەی ئەوەیکەن بەڕاستی بەڵام موزیسیانانی کورد ئەرکی سەرشانیانە کە بۆ نمونە بتوانن کەڤەرێک بەرگێک بۆم ئاوازە جوانانە بنووسنەوە دەستکاری دقەکە نەکەن لەبەروی دقەکە زۆر ئامادە و زۆر جوانە باشە بەڵام ئەتوانن بۆ منە بۆ فیلمێک بەکاری بێنن ئەتوانن کەڤەرێکی ئۆرکسترایی زۆر ڕاقی بۆ بنووسنەوە زۆر باش جگە لەوەش مامۆستا حەسەن زیرەک ڕاستە گۆرانی وتوە ڕاستە هەنێ شاکاری هەیە لە گۆرانی وتنە بڵن گۆرایی بێژین یا چڕینە بەڵام ڕۆڵگەێڕانێک و کارکتەرێکی باشش بووە ینی زۆ قورسە تۆ لە هەما کاتاری لای ئێمە ژووە میوزیشانەکان بۆ منە عزف بکەیت یا بۆن منە شتێک بژەنیت و لەما کاتە وەکو تەنها بەس ئەحساس بێ بە شتەکە و تەناوکو ڕۆبۆتێبی بەڵام ئەوە جوانترە بۆ منە کارکتەر بیت و لە هەما کاتیشە ئەحساسەکەی بێتە بەڵام کارکتەرێ لە خزمەت ئەحساسەکەی مامۆستا حەسەن زیرەکیش کاتێکگەڵێ وەرە جەرگم هەڵدڕن بۆ منە وا دەرێ بڕێ ئەڵی گریاوە نوزە نووزی پێوێ بەڵام
لە کارکتەرەکە لە قوڕە لە زرنگەکانیەوەی ئەنجامی ئەو زۆر ڕاست دەستان خۆش بێمان دەستان ئەگەر بمانێت حەقی تاو بین بە باسکردن بۆ هونەرمەندانەوەکو پێشتی ژاری باسی لێەوە کرد ناتوانین بەدەیان بەرنامەش قسە لەسەر بابەتە بکەین بێگومان دەستان خۆش بێت